کە لەگەڵ دکتۆر عەبدوڵڵا میهرەبان دکتۆرە لە زانستە سیاسیەکان پرسیار و گفتوگۆ ئەکەین. سپاس بۆ ئامادەبوونت دکتۆر. پێش هەموو شتێک دانوستانی ئەمریکا و ئێران لەژێر هەڕەشە بەردەوامەکانی ترامپەکرێ یان تارانە کە ئەیەوێ بە ڕێگەی دەوڵەماسی کێشەکان چارەسەر بکە. سڵاو ڕێز بۆەوە بینەرانی خۆشەویستی کوردستان 24 دیارەکە دوای گەشتبوونەوەی دۆخەکە و بوونی شەڕ لە ناوچە و هێرشکردنی ئەگەری هێرشکردن بۆ سەر ئێران لە کتوپڕ و لە ناکاو باسی دانوستان کرا. ئەوەش تورکیە بوو، قەتەر، وڵاتانی عەرەبی کە پێیان وابوو هەڵایسانی شەڕێک لە ئێستا دۆخی ناوچەکە زۆر تێک دەداوە بۆیە زوو نێوەندگەریان کرد بەرگار بوو لە تورکیە بێەوە دوای ئێران داوای کرد کە لە مەسقەت پایتەختی عومان بێت. دیارەکە هەم ئەو گوشارانەی کە لەسەر تاران بوون و هەمیش ئەمریکا پێی وابوو کە بێ ئەوەی کە تێچوویەکی زۆردا لە بواری ماڵی لە بواری سەربازی خوێن بەڕژێوە ئابووری دنیا و ناوچە تێکچێ ئەوە ئەگەر لە ڕێگەی دانوستانەوە ئەو دۆسیە هەل بکرێ و زۆر باشە. بۆیە هەرتوو لە پێویستیان بە ئاخرین هەلێک بوو کە بتوانن لەگەڵ یەکتر تەشمان پێش شەڕی 12 دیارە ئەو دانیشتانە لە چەند دکتۆر بێگومان پێخۆشحاڵە بین کە زیاتر گوێمان لێ بچکۆت کۆمەڵە پرسیاری ترم هەیە لە بەڕێستانی بکەم، بەڵام هێڵی ئینتەرنێت نازانم کێشەیەکی دیارە هەیە کە دەنگی جەنابەت ناگاتە ئێمە تایبەت بە بابەتی دانوستانی ئەمریکا و ئێران گفتوگۆمانە کرد. ئەگەر پەیوەندیمان لەگەڵ دکتۆر دووبارە بوو توانیمان دەنگی بە باشی بگێنین ئەوە لەگەڵی بەردەوامە بین. بەردەوامم لەگەڵتان چونکە ئەمریکا و ئێران جیاواز لە دانوستانەکانی ڕابردوو ئەم جارە بە شێوەیەکی ڕاستەوخۆ دانوستانەکەن. سەرەتا بڕیار بوو دانوستان لە شاری ئیستانبول لە تورکیا بەڕێوە بچێت، بەڵام دواتر پلانەکە گۆڕا. لەسەر داوای ئێرانیش ئەم پلانە گۆڕا. شوێنی دانوستانەکە گوازرایەوە بۆ مەسقەتی پایتەختی عومان کە وەکو لە وێنەکانە دەیبینین ئەمە مەسقەتی پایتەختی عومانە کە ئەمڕۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ جیاواز لە جارەکانی دیکە هەردوو لە مەسقەت بەیەکەوە کۆ ئەبنەوە بەبێ ئەوەی کە لایەنی سێهەم لە ناوەڕاستا بێت و لە بین نابێت. دەگەڕێمەوە لای میوانم ئەگەر گوێبیستی دەنگم بێت دکتۆر فەرموو بەردەوام بە. دەنگی من دێ بۆیەوە؟ بەڵێ ئێستا دەنگی جەنابەت دەنگم دێ بۆیەوە؟ بەڵێ ئێستا دەنگی جەنابەت هەیە بفەرموو. هەروەکو ئاماژەکرا دوای ئەوەی کە گرژیەکانی ناوچە زۆر بوون و ئەگەری هێرشکردنە سەر ئێران لەلایەن ئەمریکاوە چۆ سەرێوە چەکێکی زۆر قورس و استراتیژیک هێنا ناوچەکە و هەرتوو لە کتوپڕ و لە ناکاو بە وەساتەت و نێوەندگەری وڵاتانی ناوچە وەکو تورکیە و قەتەر و عەرەبستانی سەعودی بەڵێنیاندا کە دوایین هەل دابنین بۆ یەکتر بەڵکو بتوانن لە دوای هەلی دانوستانی ئەم جارە ئاماژەم پێکرد کە جیاوازە لە دانوستانەکانی دیکە چونکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ بەڕێوە ئەچێت. ئەوە هاوکار نابێت کە واشنگتن و تاران بگەنە ڕێکەوتن؟ هەڵبەتە تا ئێستا کە ئێمە باس لەوە دەکەین ئەوەی کە ڕاستەوخۆ پێکەوە دانوستان بکەن یا بە نێوەندگرێکی عومانی هەبێ تا ئێستا ڕوون نەبووتەوە چونکە لە نێو ئێران ڕای توندڕەوەکان ئەوەیە کە نابێ ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکایەکان قسە بکەن تا دانوستانەکان دەرەنجامیان نێتە دەر ئێمە ناتوانین بڵێین کە ئایا ڕاستەوخۆ بۆ یان نەڕاستەوخۆ، بەڵام ئەگەر ڕاستەوخۆ بە دیارە یەکێک لە نیشانەکانە کە ئێران دەیەوێت بە تەوافق بکات، یعنی گۆڕانکاریەکی گەورە لە هەڵوێستەکانی ئێراندایە. ئێران دەزانێت کە ئەوە دوایین هەلێکە کە بۆ دانوستان لە دەستیدایە، دوایین کارتێکە کە دەتوانێت ڕووکە و مەجبورە و ناچارەکە ئەو دانوستانە ئەو جار بە سەرنجام بێنێت چون چەکێکی قورسی ئەمریکا لە ناوچەیەوە و ئەمریکا پێم وایە ئەویش هەر وەکو دوایین هەل بۆ دانوستان چاوی لێ دەکات کە بزانن لەسەر ئەو سێ دۆسیەی ئەسڵی یعنی ئەتۆمی و هێزە پرۆکسیەکانی موشەکان بە تەوافق دەکەن یان نە، بەڵام ئەوەی کە ڕوونە وا دیارە ئەوڕۆ زۆرتر لەسەر دۆسیەی ئەتۆمی قسە دەکرێت کە ئەگەر لەوە بە دەرەنجام گەیشتن دوجار بچنە سەر دۆسیەی هێزە پرۆکسیەکان و موشەکەکان. بەڵام دەبێت چاوەڕوان بین کە ئێستا کەین ئەو دانوستانانە لە مەسقەتی پێتەختی عومان لە ئارادایە. باشە دکتۆر جەنابەت ئاماژە بۆ دەکەی کە ئەمریکا چەکی قورسی هێناوەتە نزیک ئێرانەوە، ئەمە تەنیا بۆ هەڕەشەکردنە یان هەر بە جددی ئەمریکا ئەگەر لەگەڵ ئێران نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک لە ناو دانوستانەکە
گورزی خۆی وەشێنێ. دۆناڵد ترامپ دوای ئۆپراسیۆنەکەی ڤێنزوێلا کە زۆر بە سووک و ئاسانی و بێ هیچ تێسوێک توانی سەرۆکۆماری وێ مادۆرۆ لە پێتەختی وێ بێنێتە دەرێ دەستگیریکە و حوتەش مانگ لەوە پێش دوای ئۆپراسیۆنی چەکچی نێوە شەو کە بنکە ئاتۆمەکانی ئێرانی بێ هیچ تێچوێک و هیچ بەرپەرچێک کردە ئامانج دۆناڵد ترامپ خۆباوەڕێکی زۆری بۆ گەڕایەوە بۆ یەکە ئەو جار دوای خۆ پیشاندەکانی شەقامەکانی ئێران زۆر بە خێرایی هێزێکی زۆری چەکی استراتژیکی هێنایە ناوچە و پێی وابوو کە یا ئێران لە ئەوڵین دەرفەتدا تەسلیم دەبێت یانە ئەوە بە هێرشێکی لە کتوپڕ و لە ناکاو دەتوانێت ئۆپراسیۆنێکی وەک ڤێنزوێلا بەرێتە سەرێ. بەڵام ئەوە دانی ئێرانی تۆزێک زووە خۆی هاتەوە و ترسی وەی لەبوو کە نەکا ئەو بەڵای کە بە ڤێنزوێلا هاتیا لە شەڕی 2010 بەسەری هات دووپات بێتەوە بۆیە لایەن ئێرانی بەڵێنی شەڕیمان و نەمانیدا و پێیان وابوو ئەگە هەر شەڕ بکرێ ئەوانیش تەواوی توانایەکانی خۆیان وەگەڕخەن بۆی کە ئەسەن ناوچە بشێوێنن ئابووری جان تێکدەن گەروی هۆرمز بگرن و خەرجێکی زۆر دەن سەر دەستی ئەمریکا. بۆیە ئەمریکا ئەگەر بۆ شەڕیشان بێ کە چون ئێمە دەزانین دۆناڵد ترامپ دکتۆر لەم دانوستانە هیچی لێشی نەبێت؟ من پێم وایە دەتوانی بڵین 50-50 چونکە بەڕاستی لایەن ئێرانی زۆر حیسیەتی چاوی لێ دەکات بۆ هێندێک لە شۆڤەکاران پێیان وایە تەنانەت ئەوڕۆ دانیشتنیش بێ لەوەیە بۆ یەک دوو دانیشتنی دیش درێژ بکرێتەوە بەڵام پێیان وایە بە ئەو هەڵوێستە توندانێک کە ئێران هەیەی و بەو داویستە زۆر گەورە و وانەکانی کە ئامریکا هەیەی لە کۆتاییدا ئەگەری شەڕ هەیە بەڵام ئەگەر لایەنی ئێرانی چون ئێرانەکان هەمیشە دەڵێن ڕاگررتنی نظام و ڕژیم بۆوان لە ئەوجەبی واجباتە ئەگەر تەوافقێک لە نێو ئێران لە نێو باڵی تۆندڕە و میانڕەوەکان هەبێکە بە هەر قیمەتێک بێوار نرخێک بە تەوافقکەن ئەوە دیارە تەوافق دەکرێت. بەڵام باشە دکتۆر لە ناو سیاسەتە هیچ شتێک ناممکن نییە ئەکرێ ئێران و تاران و ئەمریکا ببنە هاوپەیمانەکەی جاران؟ من پێم وایە تا دەسەڵاتی کۆماری ئیسلامی بێ هیچ وەخت ئەوانە ناتوانن ببنە هاوپەیمان چونکە دەسەڵاتی تاران دەسەڵاتی ئیدئۆلۆژیکە دەسەڵاتێکە کە بۆ ماوەی نزیکی 50 ساڵ بۆ دروشمی دژی ئامریکا و بردوێتە سەر و ئامریکای وەک دوژمنی سەرەکی ناساندووە. ئێستا کەینێ ئەو هاوپەیمانی و نزیکبوونەوەی ئێران لەگەڵ ئامریکا دیارە مەشروعیت و شەرعیەتی دەسەڵاتی کۆماری ئیسلامی دێنێتە ژێر پرسیار و هۆگرەکانی خۆشیان لەدەست دەدەن. بۆیە من پێم وایە ئەگەر تەوافقی ئەتۆمی یا لەسەر بەشەکانی دیکانی وەکو موشکی و هێزە پرۆکسیەکانیش تەوافق بکرێت ئەوە هیچ وەخت پەیوەندیەکی ئاسایی لە نێوان ئێران یعنی ئێرانی کۆماری ئیسلامی لەگەڵ ئامریکا دروست نابێت. بۆیە من پێم وایە تەنانەت ئەگە ئەو جارێک لەسەر ئۆسی ئەتۆمی تەوافقکەن ئەوە لە درێژمەودادا ئەو تەوافقە و ئەو پەیوەندیانە سەر ناگرێەوە تا زمانێک کە کۆماری ئیسلامی و ڕژیمی کۆماری ئیسلامی لە دەسەڵاتدا بێت هیچ وەخت پەیوەندێکی ئاسایی لە نێوان ئێران و ئامریکا دروست نابێت. باڵێ سپاس دەکەین دکتۆر عەبدوڵڵا میهرەبان دکتۆرا لە زانستە سیاسیەکان میوانی کوردستان 24 بووی سپاسی ئامادەبوونتەکەین.